دیارە من ئەمڕۆ لە نێوبەڕێوەبەتی شوێنەوار و کە لە پووری سلێمانیم دیارە ئەمڕۆ پرۆژێکی زۆر جوان پرۆژێکی تایبەت کە بۆ یەکەم جار ئەم پرۆژەیە خراوەتە بواری جێبەجێکردنەوە بێگومان ئەم پرۆژەیە لە کاتژمێر 11 بە ئامادەبوونی چەندین کەسایەتی لێرە با بڵێن کردنەوەی تاوی پرۆژەکە لەلایەن ئەوانەوە پرۆژەکە خرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئێمە لەبەر پرۆگرامەکە ڕاستەوخۆکەمان پێش خستووە بێگومان پرۆژەی مشتمالکردنی دەستنووس لە بەڕێوەبەرایەتی شوێنەوار و کە لە پووری سلێمانی یەکێکە لە پرۆژەکان کە کاری جدی لەسەر کراوە ئەم پرۆژەیە بە هاوکاری دامەزراوی ئەڵمانی گردە هێنگڵ فاوندیشن دامەزراوی ئەڵمانی گردە هێنکەڵ فاوندیشن و بە هاوبەشی هەریەک لە ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد و زانکۆی بەرلین لە بۆ زانستا پراکتیکەکان و بەڕێوەبەتی گشتی شوێنەوار و کە لە پووری هەرێم و بەڕێوەبەتی شوێنەوار و کە لە پووری سلێمانی ئەنجام دراوە من پێم خۆشە زانیارەکان بۆ زۆر بەڕێز کاک عرفان بەجێ بێڵم کە بەڕێزیان وەکو ئەوەی کە ڕێخەری سەرەکی ئەم پرۆژێن و لە هەمان کاتە پۆستێکی دیاریشان هەیە پێم خۆشە لە زاری خۆیەوە زیاتر ئاماژە بکەین بۆی کە ئەم پرۆژەیە بۆچی کاری لەسەر کراوە ئەو دەستنووسانی کە زیاتر کۆ کراوەتەوە لێرە کە ئەم شوێنی کە ئێستا ئیبینن کۆمەڵێک دەستنووسی زۆر جوان کۆمەڵێک دەستنووس کە لەلایەن باو باپیرانمانەوە کە مێژۆکەیان ئەگەر هەڵە نەبم دوجار لە کاک عرفانی ژوەرێکدین بۆ 1000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە دوو بەشە دەستنووسەکان بەشێکیشان با بڵێن چۆتە بواری چاپەوە کاتێککە با بڵێن لە دوای 1800 بۆ 1900 زیاتر دەستنووسەکان کاری چاپیان پێکراوە دوجار ئاماژەی پێەکەین ئەوانش بە شێوازێکی تر هەڵگرتنیان بۆ کراوە یاخود پاکردنەوەیان بۆ کرا و چۆنی کاریان لەسەر کردو بەڵام ئێمە سەرەتا باز لەو دەستنووساناکەین کە بەدەست و پەنجی با بڵێن باو باپیرانمان هەر لە کۆن و لە سەردەمانێکی زۆر ئەم دەستنووسانە نووسراوە و هەڵگیراوە ئەمان کاری لەسەرەکان بۆی ئەچمە لای زۆر بەڕێز کاک عرفان سلااو لێبێت سپاس بە ئەو دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی بەڕێزی سپاس با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم پرۆژەی بۆ یەکەم جارە خرێتە بواری جێبەجێکردنەوە پێم خۆشە بیرۆکەی پرۆژەکەم بۆ باسکەی چۆن کارتان لەسەر کردووە ئامانجی ئێوە چی بوو لەم پرۆژەیە بەیانیتان باش بەیانی بینەر و بیسەرەکانتان باش دیارە ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی وڵاتەکەمانە و یادی ڕاپەڕی نەمەزنەکەی کوردستانە سەری ڕێز و نەوازش بۆ دایکی شەیدان بۆ کەسوکاری ئەنفال بۆ پێشمەرگەکانی سەنگەرمان بۆ پێشمەرگە کۆنەکان بۆ کەسوکاری نیشتیمان پارێزی ئەم وڵاتە دا ئەنوێنین ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە دەست و چاوی دایکی ئەنفال کەسوکاری شەیدەکانمان ماچەکەین بەڵێ ئەم پرۆژەیە گرنگی پرۆژەی سازنگە و مشتماڵی دەستنووس لە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی ئەمڕۆ ئەم پرۆژەیەکی گرنگە بە هاوکاری وەک پێشتر خۆت باست کرد ڕێکخراوی گەردە و زانکۆی بەرلین بۆ پراکتیکەکان و ڕێکخراوی بژانەوەی کە لە پور و بەڕێوەبەرایەتی شوێنەواری کە لە پووری هەرێم و بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی و مۆزەخانەی سلێمانی گرنگی ئەم پرۆژەیە پارازگاریکردنە لە دەستنووسە مێژوویەکانی باو باپیرانمان ئەم دەستنووسانەی کە لێرە ئەرشیف کراون و هەڵگیراون کاریان لەسەرەکرێ بە شێوەیەکی زانستی مێژویان بۆ هزاران ساڵ پێش ئێستا گەڕێتەوە خۆشببختانە ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد هەر لە دامەزراندنی مۆزەخانەی کە لە پووری کوردەوە توانیمانە ئێستا سازنگە و مشتماڵی دەستنووسە مێژوویەکان ڕابگەێنین لە هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گرنگە بۆ هەرێمی کوردستان یەکەم پرۆژەیە لە ئاستی عێراقا بکرێ گرنگە بۆ پارێزگای سلێمانی ئەم دەستخەتانەی کە لێرە پارێزراون دەستخەتی باپیرانمانن زاری خۆتۆ زیاتر بچینە لای دەستنووسەکان ئەگەر هاوکارم لەگەڵم بێت زیاتر ئاماژەی پێ بکەین ئەمە بێگومان کارەکان چۆنی کارتان لەسەر کرۆ چۆن هەڵیەکدەن چۆن پارێزگاری لێەکان بەڵێ ئەم دەستخەتانە زۆر بەشێکیان لە ڕێی هاوڵاتیانی خەمخۆری ئەم نیشتی بەڵێ چاوی کامێرە ئەم دەستخەتە دەستخەتێکی شاعری گەورەی نەتەوەکەمان نالیە بەڵێ پارچەیەکە لەو شعرە جوانانی کە نالی نووسیوێتی کە مێژوویەکی درودرێژی ئەگەڕێتەوە ئەم دەستخەتانەکەیەنە ئەم وەرشە و سازنگە و مشتماڵی دەستنووسە بە چەند شێوازێکی زانستی مامەڵەیان لەگەڵا کرێت پرۆفیسۆر دکتۆر سەلاحەدین سەنگاویمان هەیە شرۆڤە بۆ دەستخەتەکانەکات و بەشێکمان هەیە دیجیتاڵیانەکات و سکانی دیجیتاڵی ئەکرێن پاشانیەتە ئەم مەشفایە ئەمە مەشفایەکە بۆ پارێزگاریکردن لە دەستنووس چاکردنەوەی دەستنووس و پێچانەوەی دەستنووس بە شێوەیەکی زانستیانەی سەردەم کەوا ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری کورد لە ساڵی 2010 سێ کارمەندی لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا خوێندکار بوون
ئێستاکەش خۆشببختانە 5 خوێنکار لێرە مامۆستایەکی ئەڵمانی پرۆفیسۆرێکی ئەڵمانی کە زیاتر لە نیو سەدەیە لە بواری دەستنووس و چاکردنی بەڵگەنامە مێژوویەکان هاوکاری ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کوردە. ببینین کە ئەوە شێکێکن لە خوێنکارەکان کە بە خۆشحاڵی و لە زانکۆی بەرلینەوە هاتوونەتە شاری سلێمانی و هاوکارێکی تەواوی ئەو دەستنووسانە بوون. پێم خۆشە ئاماژەیەکی تریژ ئەمەش یەکێکە لە دەستنووسەکان کاگیرفانەگەر ئاماژەی پێ بکەی بەرزیکەیتەوە بۆ زوومی کامێرە فەرموو. دیارە ئەم دەستخەتە مێژویانە دەستخەتی باپیرانمانن دەستخەتی جۆرا و جۆر لێرە پارێزراون دەستخەتی کاگەحمەی شێخ لێرە پارێزراوە دەستخەتی بەشێک لە مامۆستا ئاینە پیرۆزەکانی ئەم نیشتیمانە پارێزراون و من لێرەوە دەست و چاوی مامۆستا سەعی یەکەم کەس بوو لە ساڵی 2016 چەندەها دەستخەتی پێشکەشی ئەم ڕێکخراوە کردووە و ئەم ڕێکخراوە کار و پرۆژەکانی خۆی بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێم ئەمە یەکەم پرۆژەیە لە هەرێمی کوردستانە بکرێت ڕێکخراوێکی ناوخۆیی و حکوومەتی هەرێم ئەرشیف و بەڵگەنامە مێژوویەکان لێرەکەن ئیچی چیدر ئەمە خەونێک بوو کە چەندەها ساڵە هەموو چاوڕێ ئەم خەونە بووین بەڕێبەراتی شوێنەواری سلێمانی و ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد و بەڕێز کاکەمان ڕەشی من سپاسێکم لێرەوە خەونەکەمان هاتووەتە دی پاراستنی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان ئەمڕۆ لە پایتەختی ڕۆشنبیری ڕائگەیەنین ژێرخانێکی ئابوو ژێرخانێکی کەلەپوری مێژووی نەتەوەکەمانە هەرەمێ ئاماژە بەوەشکەم ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد تەنها بە دەستنووسەوە نەوەستاوە جلوبەرگی باپیرانمان لە دامەزرێنەری شاری سلێمانیەوە پارێزراوە لەم ڕێکخراوە چەندەها کەلەپوری نەتەوەکەمان لەم ڕێکخراوە پارێزراوە هیوادارین داواکارین لە خەمخۆران هاوکار و هاو ئاماژمان بن لەم کارە پیرۆزێ پێشمان لای میوانی دۆمیشەم یەکێک لەو خاڵە گرنگانی ئەمەوێ ئاماژی پێ بکەم یەکێک لەو شوێنە سەرەکیانیان خۆت زۆربەی شوێنەکان کە ماونەتەوە بە هەماهەنگی و پشگیری خەت و هێرۆ ئیبراهیم ئەحمەد کە هەماهەنگێکی تەواوی کارەکان بووە پێم خۆشە خۆشە زیاتر ئاماژە بەو بکەی زۆر بە کورد بەڵێ ئێمە جۆمان لە خات و هێرۆ خات و شاناز ئیبراهیم ئەحمەد بوو داوای هاوکاری کرد داوای کرد خەڵکی سلێمانی بێنە دەنگ بۆ مەعالیمی سلێمانی لێرەوە ئێمە پێشترش زانیمانەکارمان بۆ ئەم پرۆژانە کردووە لێرەشەوە پاڵپشتی خۆمان تەواو دەرەبڕین ئەوەی شانازخان و ئەوەی ڕێکخراوی بژانەوە ئەوەی شوێنەوار و ئەوەی سەرۆکی حکومت هەموو ئاماژمان ئەوەیە کە لە پووری نەتەوەکەمان نەپارێزرێت بپارێزرێت مانەوەی خانۆکۆنەکانمان مانەوەی دەستنووسەکانمان مانەوەی شوێنەوارەکانمان شوناسی نەتەوەکەمانە نەتەوەی کورد بەم شتانەوە زیاتر سلمانی بەرەو پێشەواچێت پەیامەکانت دەستەکانە خۆش بێت بێگومان ئەگەر نازانم هاوکارانم لەگەڵم بن میوانێکی تر لەگەڵ مایە لە زانکۆی بەرلینەوە ئەگەر ئەو هاوکارش بێتە لامان سلااوان لەبێت زۆر بە کورتی فەرمونون زۆر بە کورتی ئاماژە بۆ بکەین لە زانکۆی بەرلینەوە هاتوون بۆ شاری سلێمانی چۆن بیران کردەوە هەماهنگ بن و ئامانجیان چی بووە لەم کارەیە How did you decide to come and collaborate with them, and what are your goals in this project? We collaborate with Ruth Keller, with Professor Dr. Ruth Keller, and she's our professor and also our teacher to. Sorry. No, it's totally fine. They are helping. Sorry, Yarmati, Dr. Ruth Keller, and Kalam project Berdama, Aman Khwenkari Baraziana. Do you have anything else to say? Yeah, and our goals are to assist Professor Dr. Ruth Keller to teach how to the technical of the bookbinding and also the cleaning and conservation and restoration process. یارمەتی مامۆستاکان لە بەرگتێگرتن و پاراستن و پاکردنەوەی ئەو دەستنووسانی کە لەرەی دۆزنەوەنێ. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەڵە خۆشەویستان وەک ئەوەی کە بینیتان میوانەکانم ئاماژیان بۆ کرد کە ئەمە پرۆژێکی زۆر جوانە کاری جدی لەسەر کراوە چەندین دامەزراوە ڕێکخراو بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی شوێنەوار و کەلەپوری سلێمانی و هەم بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار و کەلەپوری هەرێمیش کاری جدیان لەسەر کردووە وەکەوەی ئاماژەشی پێ بکەین زۆر بە کورتی ئەمەی ئاماژە بکەم بەمانە لێرەیە چەند با بڵێن ستاندێکەیە کە ئەمانە کۆکراوەی زۆرێک نازانەوە پێم وا بێداخراوە شێوازی هەڵگرتن و یاخود پاراستنی زۆرێک
ناکرێتەوە شێوازی هەڵگرتن و پاراستنی زۆرێک لەو دەستنووسانە کە چۆنچۆنی پاکی ئەەکەنەوە چۆنچۆنی کاری لەسەرەکەن ئەمان لێرەیە پاکیان کردوتەوە ئەمەش دووەم با بڵێن دەستنووسەکانە کە کاری چاپی لەسەرکرێت ئەمەی شاعیرەکان و کەڵە هونەرمەندەکانە بێگومان بەڕێوەبەتی شوێنەواریش بیری تەواوی کردوتەوە لەوەی کە چۆن ئەمانەش بە شێوازی چاپ کاری لەسەر کرد زۆر سپاس بۆ تۆ ئەمەش ئەو پارچانن کە ئەمە پێم وا بێ پارێکی زۆریش پێدراوە لەبەر ئەوەی چۆنچۆنی پاکێکەنەوە چۆنچۆنی ئەو دەستنووسانە بە شێوازێکی خۆی بمێنێتەوە